بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. كل أخوة جل جلاله نشاني كامل عقيدته أم بشاني إيمان هني كان إنسان كافر بيقن يانكا هني كتيران كافر نابي ونمون أجر كسيك لسر رجاك وروشتو برد دارك لوك وتقول لا نبرد أيام كس كافر بيبا ما كبشك لا عقيدة إيماني نامني نخير كافر نابي. أي باش أجر شيطمان كأفضل كأنا نيوت أي كافر نابي بي كافر بي كوابو أبي إما بزانين أو فرمايشتاني بيغمريان صلى الله عليه وآله وسلم شون دا أبازين بو خلقيو بو دوروبر زور كات شبابي مسلمان كعلمي قولين يلا آيني بيروزي إسلاما وهندي لدعاتيش كعلم يعني بطريقي جواني علومي إسلامي بابلين طريقي قديمي بتابتي فقيتي نام كدو أم إدراكيان نية بو الدين يت فرمايشتي قبيني بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرميتي مثلا من حلف بغير الله فقد أشرك هش كسيسيون بغير خواب خوا أو شركي كردو بيوايا أما إتر أم كسلم من لد درسوا لأمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم درسوا كأما زور هلايا هر أم فكرة خوارجي زور خطرة لهر ولاتك هبت ميزة بقوتكاني خلقي مسلمان تيكدا بسريكا وأو بيوندي وربطوا علاقة بقوتي لنا وجمع مسلمان هي تيكو بيكي أدا بسريكا بويا عزيزانم ضرورة إيما قولاي عقيدة تيبقين لوردكاري عقيدة إسلامي تيبقين كاتيكا وألين إيمان أمن دبشا بلي أمن دبشا همو أمانشتي عملين حياة عمليكي دلا إماطة الأذى عن الطريق لا بردني سرريق لسرري مسلمانانا اشتيق لسرري مسلمانانا أما اشتيك عملي كردية بوي القرآن شاء بيني هربم شوازية همو عقيدة ربطي بعمل وهي أفرمي ويل للمطففين مطففة وكسية ترازو بازيئك لبازارة ويل بشكل العقيدة بريتي إيمان بيوم آخر ويل بيوس أكاتو بكاريكي كردية أم بشل عقيدة إسلامي فراموش أمر لها مكتبة كان عقيدة كنسراوة سواء سلفي نسيبتي يا أشعري نسيبتي يا وكو خوارجي معتزلي نسيبتي يعني. بويا همو أو كتباني كاستبيان أو تري عقيدة وخلق إخواني أو علمي كلامه هيش عقيدني عقيدة إسلامي أو كتبانا كتب خانة جولو كردة وكو قرآن شون باسي عقيدة وإيماني كردة والسنة كاني في غمريان صلى الله عليه وآله وسلم شون يعني باسي من أمر لخزمتنا باسي بشق لعقيدة إسلامي بشق لإيمانكم كحياء كبيغمبريان صلى الله عليه وآله وسلم لم فرمايشتا فرميتي والحياء شعبة من الإيمان حياء وشرم كردن بشيك وبشكيك لإيمان. إمام ابن القيم فرمي دوشة جزركان ليك وهاتو أصلا كان يك حياء وحياة حياء وحياة حياء بمعنى شرم حياة بمعنى جيان أفرمي هركس حياء النبي حياة وجياني ضلي النية ضلي مردوة إنساني إيمان دار بوصفته ودرأكي بوصفته جوان أبد أفرمي حياة بريتيل لشي رؤية الآلاء ورؤية التقصير بريتيل لو إنسان سيري نعمة كان إخواءك بسر خويا لو لا ترشو سيري تقصير كم ترخمي خويك حياة لدلي دروس أبي شرمك أكال أخوة جل جلاله أم بيوتري حياة. ابن القيم فرمي الاصطلاح آواية تغير وانكسار يعتري الإنسان من خوف ما يعاب به بريتيلا قرانكاريك طبعا حياة سبحان الله لقل أول الدلا يكد لو أعمال قلب يعني درك لإنسانا شون خوف بابلين ترس شون لإنسانا درك حياة بوشي وازر للدموشاوي إنسانا لبيستي إنسانا سبحان الله درك كإنسان شرمك جورك دموشاوي قرانكاري بسراديت شو حياة أفرمي انقباض انبساطي الراغب أصلاني أفرمي بويا يكسر تأثير أكال سخياني إنسان هند جار بسوربونا وهند جار برنجزات هالقران أمان هم دلائل لسر شيء لسر شتيكي معنويك لإنسانة هي بريتي الحياة. صفتي حياة صفتي كي زور تايبت
سيتشين لقرآن والسنة باسي حياة كراوبوي يكم خوا جل جلاله بعظمتي خوي لشان فرمايشتاتو كخوا جل جلاله حياة وشرمي هي برامبر بعبدكاني إن الله حي كريم خوا زور بشرمة وزور كريم وبخشنده شرم أكا أم خوا عظيمة أجر بياوك لبياو كان دسكاني برسكاتو بلا خوا بخالي بيجارته إلا جوابي أداته سبحان الله أم حياة خوا شونا ابن القيم رحمة خواه اللي بأفرمي أم حياة خوا أما حياء الرب تعالى من عبده فذاك نوع آخر لا تدرك الأفهام فهم إنسان تقبلناك نزل إخواتون شرم أكال عبدك ولا تكيفه العقول عقل ناتوانا كيف ودا من حياة إخوة أو هاي إيمان من بيتك إخوة جل جلاله شرم أكال عبدكاني شرم كرم بلام نازل شون أفرمي شرم كرم شرم عزيزية شرم جلالية الأخوة جل جلاله كوابو يكم صنف كباس كرا وحياة وشرمك بريتلا ذاتي خوا جل جلاله دوها من صنف بريتلا ملائكة سيدنا عثمان رضي الله رحمة خواه فرما اشتكى في غمريان صلى الله عليه وآله وسلم أفرميه ملائكة شرم أكن لعثمان ملائكة شرم أكن لعثمان للرواية كتير أفرميه ملائكة شرمكي تايبتيان هي أم شرم تايبتين ملائكة هميشه هزب التقصير أكن لحضوري خوايا خويا عصيان يا جناهيان هميشه الله ما عبدناك حق عبادتك خوايا كان حق عبداتي توما ندى أم بشي دوها موات خوا جل جلاله صفتي شرمي هي ملائكة صفتي شرمي هي سيهم تشين بريتلا إنسان يك أجلني حياة هبه تنها إنسان أخوي جورا أم صفتي بيدا وصفتي شرم بويا لكم الله فرمايشتها تو الحياء من الإيمان حياء بشك لإيمان والإيمان في الجنة إيمان جلنا وبهشتاي وتأوكسي حياة هبو إيماني دامزلا كإيماني دامزلنا وبهشتاي لفرمايشتك فرمايش ما كان الحياء في شيء إلا زانه حياة وشرم لهرشتك بقيمتك قرسيك لكوا هستكر شرمك أوشت بقدره أوشت قرس لا إخوة جل جلاله لفرمايشتك فرمايش الحياء خير كله حياة هرهم خير لهرشتك بيتبيشو الحياء لا يأتي بخير للروايتك هم كاتك حياء خيرك زور قوريك إنسان أجر هات حتما خيري لغل خويا هناو حياء جوري زور زورة هند جار إنسان جنايتي أكابر أمبر بخواء جل جلاله هستك شرمك وكو باوكمان آدم عليه السلام كاتك خوا أمري بيك ردبو لم داران نخويت بلام شيطاني لعين هڵی خەڵەتان خۆی و حەوا لە دارەکەیان خوارد کە هەستیان کرد جینایەتیان کردووە ئەسیانی خۆیان کردووە ڕای کرد ئادەم عەلەیهی سەلام خوا جەل جەلالوهو فەرمووی ئەفیرارا منی یا ئادەم ڕائەکەی لە من ئەی ئادەم وتی نا وەڵڵا پەروەردگارە بەل ئیستیحیاء منک شەرمەکەم حەیاءەکەم لە تۆ یا ڕەبی بۆی ئەوە ڕام کرد ئەوە زۆرێکە لە حياء كإنسان توشي جناية وقناها إلا شرمك إلا شرمك أم بش زور قوري لإنسان حتى إنسان أو بشي تابي لخيره هر قناها كردو هست بشرم كر برامر بخواب زانا خيرة يا ماو هر أو شرمة رب العالمين أدبوري فرمايشتك من هي بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي المؤمن يموت بعرق جبينه إيمان دار كاتك أمريكا لنشانة جوانا كاني سرمرق كأو إنسانا أو صفتك زور باشا لهر كسيك هذا إن شاء الله بهشتيه أفرمي أويا كالدموتاوي عرق أكاتو سبحان الله لا شيء عرق ناكاتو الدموتاوي أو مردو عرق أكاتو ولما أفرمون باشا علامة حسن خاتمة شيء أفرمون أم عبدالله سرمرقا بير أكاتو لقناها كاني شرمك لأخوة نوچواني عارقكاتو أفرمي بو قطراتي عارق أخوان لهرشي كناهيتي أبوري بوي أما بيوتري أما حياة جنايتك كاتي إنسان جنايتي أكابر أمبر بخواء جل جلاله بأدب يقلي درأسي هستكا شرمكي زور قور الرويتي أكا هند جال لكوتاي حياتي أبير لقناها كاني أكاتو
ئەو عارەقە بە نێوچەوانیان ئەچکێتە خوارەوە خوا ئەیکاتە سەبەبی ئەوەی لە هەموو گوناهەکانی ببورێ. هەندێک جار کەسە گەورەکان کەسە کەریمەکان حیایەکی تر ئەکەن، حیای کەڕەمی پێ ئەوترێ. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کاتێکە زەینەبی خواز بۆ زەیدی کوڕی حارثە دانیشت بوو لە مەجلیسە، کۆمەڵێ لە هاوڵان دانیشت بوون خوار بوو دانیشتن لە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، قسەیان ئەهێنایە پێشەوە بۆەوەی مەجلیسەکە درێژکەنەوە. خوا جل جلاله عتابی لێگرتن، پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم شەرمتان لێ ئەکا، قسە ناکە، خوا جل جلاله شەرم لە ئێوە ناکە، دامنیشن کاتێکەوە کارێکتان تەواو بوو لە خزمەتیا چۆڵی بکەن. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەرکێکی زۆر قورس لەسەر شانی بووە. لە فەرمایشتێکە دایکمان عائیشە ڕەضا و ڕەحمەتی خوای لەبێ ئەگەڕێتەوە ئەفەرمێ لە شەو صحەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر باش بوو، زۆر بەهێز بوو، لەگەڵ ئەوە 63 ساڵ عمری بوو، چونکە بە کەتەلۆکی ئیلاهی ئەچوو بەڕێوە، زۆر جسمێکی ساغیە بوو إلى أن حطمه الناس، خەڵک ئەوەندەیان ڕاگرت، چونکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دەستی ئەخستە ناو دەستەوە، دەستی لا نەئەبرد، شەرمی ئەکرد، ئەمە شەرمی کەڕەمی پێ ئەوترە ئیلا هەبووە کەسەکە دەستی لا بردایە. ئەگەر کەسێک بوەستایە قسەکەی پێ نەئەبڕێ ئیلا مەگەر کەسەکەی قسەکەی بڕێ بڕۆشتایە. ئەفەرمێ ئەوەندە خۆی ماندوو کرد إلى أن حطمه الناس، خەڵکی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم لاشەی جوان و بارەکیان تێکشکان ماندوو بوو. اینجا ئەفەرمێ ئاثارەکانی پێوە دەرکەوت وردە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. جۆرێکی تر لەو حیایی کە لە ئینسانە هەیە حیای حشمەتە. ئینسان هەندێک جار بەهۆی قەرابەتەوە بەهۆی سەداقەتەوە هەندێک شەرمی جوان جوان هەیە ئەیکا، سێرەکەی مناڵێک کە شەرمەکە لە باوکی، ئەم شەرمە جوانە ئەمە شەرمی حشمەتەکە لە باوکی ئەکە، یان شەرم ئەکە لە دایکی، یان خوشێک لە برایەک لە خوشکەکەی، عائیلەیەک لەگەڵ یەکترە، شەرم و حیایەکەی ئەمە حیای حشمەتە. کێ هەیە لە ئینسانەکان بتوانێت لە هەر شوێنەکە دابنیشە بچێتە سەر ئەو، ئەمە حیای حشمەتی پێ ئەوترێ. مناڵێک هەر ئەوەندە فامیدە بوو ناهێڵێ عەورەتی دەرکەوێ کەس ببینێ، ئەمە حیای حشمەتی پێ ئەوترێ. سيدنا علي رضا و رحمەتی خوای لێبێ ئەفەرمێ كنت رجلا مذاء، من پێیان مەذیم زۆر بوو، ئەفەرمێ شەرمم کرد پرسیارکەم لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لمكانة ابنته عندي، چونکە کچەکەی خێزانی من بوو و پیاوێکم ود ئەم پرسیارە بکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تا جوان باتەوە. ئەمە پێ ئەوترێ حیای حشمەت، ئینسانیەت ئەم حیای هەیە. غەیری ئینسانیەت لەناو ئاژەڵەکانە بزانە کێ حیای حشمەتی هەیە کە حیایەکی طەبیعیە لە ئینسانە بە هیچ شێوازێک نییە. حیای مەحەبەتمان هەیە کە ئینسان کەسێکی خۆشەویست زۆر حیای لێ ئەکە و شەرمی لێ ئەکە. والله ئینسان مەحەبەتی کاملی بۆ خوا هەبێ جەل جەلاله و زۆر شەرمەکە لە ذاتی باری و لە رب العالمین. ئێمە زۆر پێویستمان بەم حیایانەیە لە خۆمانە بیان خێنە جوڵا، بیان خێنە حەرەکە. هەموو کەس ئەم حیایانەی هەیە، چەندێک خسوتە جوڵا، چەندێک شەرمەکەی لە ذاتی پاکی پەروەردگار، جینایەتێ بەرامبەر بەوە ئەکەیت و سەری هەموو نیعمەتەکانەکەی. هۆ ئەو کەسەی کە گوناهی خوا ئەکەیت و هەموو دەرگاکان قەپاتەکەی کەس ئاگای لێ نییە، ئەی نازانی ئەم چاوەی کە تۆ گوناهەکەی پێ ئەکەی خوا پێ عەتا کردووی و ئالا و نیعمەتی خوایە، ئەی نازانی ئەو دەستە ئالا و نیعمەتی خوایە، ئەی نازانی ئەو هەناسە هەڵمژینەت ئالا و نیعمەتی خوایە، ئەی نازانی هەموو ئەو شەهوەتانەی کە هەتە نیعمەتی رب العالمین بەسەر تۆوە، چۆن شەرم ناکەی لە رب العالمین، چۆن حیای لێ ناکەی. چۆن ئێمە وەها بکەین شەرم بگرێ، شەرم بمانگرێ لە خوا جەل جەلاله، هەمیشە ئەبێ نیعمەتەکانی خوا بینی و تەقسیری خۆمان و کەم و کوڕی خۆمان ببینین. وەرە خوا ئەم هەموو نیعمەتەی بە ئێمە داوە، کوا نوێژێکی جوانمان، کوا ڕۆژی جوانمان، کوا نزیکیمان لە خوا، کوا سوژدەی درێژمان، کوا شەو نوێژمان، کوا ذکر و ئەورادی زۆرمان، کوا توانەوەمان بۆ دین. ئێمە ئەو عەبدانەی کە هاوارەکەن ئین صەلاتی و نوسکی و مەحیای و ماتی لله رب العالمین، نوێژم، ڕۆژوم، عەبدایەتیم، هەرچی عیباداتمە، حەیوان سەربڕینم، هەمووی بۆ خوایە، ژیانم مردنم بۆ خوایە. کوا کامەیە ژیان بۆ خوا جەل جەلاله؟ بۆیە ئینسان شەرمەکە کاتێک کە باسی ذاتی باری ئەکە و باسی نیعمەتەکانی ئەکە و باسی تەقسیری خۆشمان ئەکەین. هەر کاتێک خوات بە گەورە زانی و مەحەبەتی ئەو زۆر زۆر بوو لە دڵتا، حیا و زۆرەوێ بەرامبەری. هەر کاتێک هەسمان کرد خوا جەل جەلاله سیرمان ئەکا، سیرکردنی ئیلاهی و ڕقابەتی ئیلاهی بەسەرمانەوە شەرممان لە خوا جەل جەلاله زۆر ئەکا. یان
هەر کاتێک هەستمان کرد بە مەعیەتی خوا جەل جەلالوه، هەر کاتێک هەستمان بە مەعیەتی خوا کرد، مەعیەتی تایبەتی خوا. مەعیەت دوو جۆرمان هەیە، خوا لەگەڵ بوون، هەموو کەسێک خوای لەگەڵایە، بەڵام ئیمانداران و خەڵکی بە تەقوا زۆر بە تایبەت خوایان لەگەڵایە و سەرپەرشتی کارەکانیان ئەکا. إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. خوا زۆر بە تایبەت لەسەریان لەگەڵیان ئەبێ خوا جەل جەلالوه. جا ئینسان هەز بەم مەعیەتە بکە زۆر شەرم لە رب العالمینەکە. فەرمایە شتێک پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ کەلیمەیەک لە هەموو پێغەمبەرانەوە عليهم الصلاة والسلام هاتبێ، لە موسای بە شەرمەوە هاتبێ، لە ئیبراهیمی بە شەرمەوە هاتبێ کە شەرمێکردنانێ بخوا بەبێ میوان. موسا عليه السلام شەرمێکرد پێستێکی دەرکەوە خەڵک ببینێ، ئەفەرمێ لە هەموو پێغەمبەرانەوە هەر هەمووی کەلیمەیەک هاتووە ئەمیش ئەمەیە ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت. ئەگەر شەرمێ نەکرد چی ئەکەی بکە؟ واتە شەرم ئینسان ئەگێڕێتەوە لە هەرچی خراپێ. ممکنە ئینسان هەندێک جار خوا جەل جەلالوه لە یاد بکە، بەڵام شەرمی لە خەڵک ئاوهای لێ ئەکا بیگێڕێتەوە، ئەوەشی بە ئەجر و پاداش بۆ ئەنووسێت. بۆیە حیا صفەتێکی زۆر بەرزە، لە ئینسانە هەبوو قورسی ئەکا، بەڵام والله لە ئینسانە نەبوو بچووکی ئەکاتەوە. کۆتا قسەمان ئیبن القەیم ئەفەرمێ یەکێک لە عقوبەکانی گوناهکار ئەوەیە حیا کە مادەی قەلبە، ژیانی دڵ لەناو حیای نامێنێ. ئەفەرمێ ئەوەش ئەسڵی هەموو خەیرەکە کە حیای لەدەستدا هەرچی خەیرە لە دەستی ئەیە. خۆیە داوان لێ ئەکەن بە ڕەحمەت و بەزەی خۆت، داوان لێ ئەکەن بە گەورەی خۆت، خۆیە شەرممان زیاد کە لە خۆت. یا ڕەبی خۆیە شەرم لە ناخمانە بچەسپێنە بەرامبەر بە خۆت، یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆیەکیان داوان لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت مناڵمان، وەچەمان، ئەولادمان، دەوروبەرمان، گەنجی شارمان، ئافرەتانمان خۆیان حشمت بەسەریانە ببارێنە، حیا بەسەریانە ببارێنە، یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆیە داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردمان عەفومان کە. پەروەردگارە داوان لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە، گوناهێک لەمەوە دوایی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. یا ڕەبی خوای گیان بەزەی و کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، دڵەمان دۆکانمان ئارام کە، ئاسایش بۆ ڕۆحمان بنێرە، ئاسایش بۆ ماڵمان بنێرە، ئاسایش بۆ شار و وڵات و نیشتیمانمان ببارێنە. یا ڕەبی خۆیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە ئاسایش بەسەر ئوممەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم ببارێنە. یا ڕەبی خۆی گیان ئاسایش و ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە، ئاراممان کە لە گۆڕەکانمانە، یا ئەکرەم الئەکرەمین بمان گێڕە لەو عەبدانەی بە سەلاحەوە ئەم دنیای بەجێ هێڵن، یا ئەکرەم الئەکرەمین. خۆیان بە عەبدە شەرمنەکانی خۆت حسابمان کە، یا ئەکرەم الئەکرەمین. خۆیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەم و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خۆی گیان ئێمە زۆر فەقیر و محتاجی تۆین، یا ئیلاهی تۆ بە گەورەی خۆت ڕەحم و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. هەرچی هەمانە پەروەردگارە لە دڵمانایە پێمان عەتاکە، ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە، ئەوەندە حەڵامەم دەرێ محتاجی حەرام نەبین، تو گەورەی خۆت لە حەرام بمان پارێزە، یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین حەڵال لە بازاڕەکانمانە زیاد کە، بەرەکەت بخرە ناو بازارمانەوە، بەرەکەت بخرە ناو زەرعاتەکانمانەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەر ئەم وڵات و شار و نیشتیمانەمانە ببارێنە. یا ڕەبی خۆی گیان ئێمە داوای بەرەکەتت لێ ئەکەین، بەرەکەت لە ماڵ و سەرۆت و سامانمانە. خۆی داوای بەرەکەتت لێ ئەکەین، یا ڕەبی بەرەکەت لە ئەولادمانە. پەروەردگارە داوای بەرەکەتی لێ ئەکەین، یا ئەکرەم الئەکرەمین بەرەکەت لەو کەمە ژیانەی کە ماومانە، یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. ئەم دەستانەی بەرزمان کردوتەوە، یا ئیلاهی بۆ تۆ، بەخوا بۆ غەیری تۆی بەرز ناکەینەوە. ئەزانین تۆ کەریمی، دەستی زەعیف و گوناهکاران ڕەت ناکەیتەوە. وا ئێمەی گوناهباری یان زەمانگ لەم مانگی ڕەمەضانە دەستی دوعامان بۆ تۆ بەرز کردوتەوە، یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە، دوعاکانمان قبوڵ کە، یا ئەکرەم الئەکرەمین. بە ئوممەتی ڕەسوول الله حسابمان کە بە شوێن کەوتەیە و قبوڵمان کە، سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، یا ئەکرەم الئەکرەمین داوات لێ ئەکەین یەک ناومان لە خزمەتیا بێنە،
ئەم کردەوە ساڵحانەی بەرزیانەکەینەوە بۆ تۆ لەم ڕەمەزانە لێمان قبولکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای ئەم دوعایەمان قبولکە خوای ئەم دوعایەمان قبولکە خوای ئەم دوعایەمان قبولکە آمين آمين والحمد لله رب العالمين